سڵاو لەبێت بینەرانی کورسات نیست مناوڕۆ تۆفیقم بەڵخێم شەوی پانۆراما پێتانگەشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر ئاخۆ پێشمەرگە دەگەڕێتەوە ناوچە جێناکۆکان یاخودنا. دیارە لە ئێستادا هەمانگی لە نێوان سوپای عراق و هێزی پێشمەرگی کوردستان و حکوومەت هێرمی کوردستان و حکوومەتی عراق دروست بۆەوەی کە هێزی پێشمەرگە بگەڕێتەوە ناوچە کێشە لەسەرەکانەوە بۆ شایەنی کە دروست بوو لە ماوەکانی ڕابردووە لە ئێستاشدا کە تێیدا جموجوڵەکانی داعش پەریسەندووە ئەو جموجوڵانە تا ڕادەیەک لە ناوچەکەدا کەم بکرێتەوە. ئێستا لیژنەکانی هەمانگی دەست بەکار بوون هەندێک لە فەرماندە و ئەفسەرەکانی هێزی پێشمەرگی کوردستان لە ناوەندەکانی هەمانگی لە کەرکووک لە خانەقین لە هەندێک ناوچەی دیکە کە بڕیارە بکرێتەوە دەست بەکارن. بەڵام ئەم هەمانگیە تا چەند سوود دەگەێنێ بە ناوچە کێشە لەسەرەکان لە ڕووی ئەمنیەوە و هەروەها لە ڕووی هەمانگی سەربازی و ئیستیخباراتیەوە لە نێوان هێزی پێشمەرگی کوردستان و سوپای عراقیدا. هاوکاریەکانی هاوپەیمانان بۆ هێزی پێشمەرگی کوردستان تا چەندە گرنگە لە ئێستادا. هێزی پێشمەرگی کوردستان ئاخۆ دەتوانێت بە شێوازێکی باشتر لەوەی ئێستا هەیە یەک بخرێتەوە و ئەم یەخستنەوەیە زیاتر خێراتر بکرێت. ئەم شەو گفتوگۆکین لەسەرم تەوەرانە و کۆمەڵی بابەت و پرسیاری دیکە بە میوانداری زۆر بەڕێز لیوە هیوا عەبدوڵڵا لێپرسای میحوەری چواری هێزی پێشمەرگی کوردستان کە لە ستۆدیۆ لەگەڵا بەخێر بکاگی بە سپاس دەکەم کە کاتی خۆت بەخشی بێمە لە بەرنامەی پانۆراما. سەرەتا مێلۆ دەست پێ بکەم جارێ باسێک لە ڕووە ئەمنیەکە و هەروەها ڕووی ئاسایش لە ناوچە کێشە لەسەرەکان بکەینەوە مانەزانین ئێستا و ناوچانە بە دیاریکراوی بۆ شایەنی کە هەیە لە نێوان سوپای عراق و هێزی پێشمەرگی کوردستان جموجوڵی داعش زۆرە لە هێزی پێشمەرگا درێت لە سوپای عراق درێت لە حەشدی شعبیە درێت. ئەم بۆ شایەنیە تاکەی ئەوە بەردەوام بێ بەڕاستی. سپاس کاکاوڕێ سپاس کورسات لێرەوە سەری ڕاست نوازش بۆ هەموو شەیدەکان دانوێنم. سڵاوم بۆ هەموو ئەو فەرماندە و پێشمەرگانی کە ئێستا لە هەر شوێنەکە لە ئەرکن. سڵاو بۆ بینەرانی کورسات. دەربارەی وەزی ئەمنی ناوچە دابڕاوەکان بەڕاستی زۆر باس و خواست لەسەر ئەم مەسەلەیە ئەکرێت کە ناوچەی فەراخەیە و بۆشایی هەیە لە بینی هێزی پێشمەرگە و هێزەکانی عێراق و زۆر جار وەزی داعشش بەوەوە گرێ ئەدەن کە تەنها کێشەی داعش ئەم ناوچە دابڕاوانە بێت کەوا کێشەی خەرقی تیرۆری تابێتوانە. بەڵام بەڕێی من بەو شوێن نییە خۆی لەو کاتێکەوە ڕاگەیاندراکەوە دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام کۆتایی پێهات خۆی داعش لە ئاساسا کۆتایی پێ نەهاتوو و تا ئێستش کۆتایی پێ نەهاتوو. داعش بەردەوام بووە لە خۆڕێخستنەوە بە جۆرێکی تر. ڕاستە ناوچەی فراوانی بەدەستەوە نەماوە بەڵام لە زۆر شوێنە چالاکی هەیە و زۆر چالاکیەکانیشی زیاترن لەو شوێنانی کە پێڵێن ناوچەی دابڕاو یان ناوچەی ناوکۆچی لەسەریان ئەو هێزە بڵێن ئەو ناوچە بۆشایانێکی لە بینی ئەم و هێزەکانی عێراق. کەواتە بەڕای جەناب دۆکو فەرماندەیەکی سەربازی ئەم استراتیژی و تەکتیکی ئێستا داعش بەکارێنێ بەهێزترە لەوەی ڕابردووی؟ بەهێزتر نییە لەبەرەوەی ناوچەی فراوانیان بەدەستەوە نییە وەکو جاران ڕزگاریان کرد بە بەڵام ئێستا بوونە بە گروپی بچووک بچووک دایمەن هێزی پارتیزانیش ئەتوانێت بە زۆر جۆر خۆی بگۆڕێت ئەتوانێت لە زۆر ناوچە لەبەرەوەی ئەو هیچ مشکلەیەکی نییە کە ناوچەی ئازادکرایە بێت لە شوێنێکا دەستێکەوە شوێنێت و بەس بۆ پرۆپاگەندەی کە هەم و دەور و تاسیرم هەیە. دەم بۆیە ئیشارەم بەوەدات تەنها لەو ناوچانە چالاکی نەکردودا لە عومقا کردوێتی مەسەڵەن زۆر جار لە زۆر شوێنە لە دەوروبەری سەلاحەدین لە بەغا لە ڕمادی لە زۆر شوێنە چالاکیانی کردو بەڵام ئەمانە بۆچی زۆر باسەکرێت لە بینی هێزی پێشمەرگە و هێزەکانی بەشەکانی تری سوپای عێراق. من کاڵێم هێزی پێشمەرگە و سوپای عێراق بەڕاستی خۆی گەربێت لەسەر ئەساس وەکو دەستور و یاسا و دەستوری عێراقی ئەم هێزانە هیچ هێزی جیاواز نین لە یەک. ئەگەر هێزی ئەگەر سوپای عێراقی ئێمە بەگشتی بە پی دەستوری عێراق لە چوارچێوەی منزومەیەکی بەرگری عێراقیان هەمومان لە چوارچێوەی ئەم منزومە دیفاعیان و هەر یەکە و ئەرکی خۆمان هەیە کە پارێزگاری لەم خاکە بکەین ئاەترم خاکە لە عمقی قوڵایی عێراقیان لە هەرێمی کوردستانە بەڵام ئەم هێزانە بەدەرنین. يعني زۆر جار دەبێت هەوڵ بدەین بەدەرنین بە پێی دەستور تعامل بکەین دێمە سەر ئەوەش دەستوریش کە بە شێوەی خوێندنەوەی بۆ ئەکرێت بداخەوە ئەم دەستورە کە داڕشتراوە زۆر جار بەشێک لە مادەکانی کە دانراوە بۆ نمونە ئێستا لە هێزی پێشمەرگە بەشێکە لە منزومەی دیفاعی عێراقی مادەیەکێ تایبەتە بۆی کاڵێ حرەسی ئیقلیم کەوانە پێشمەرگە بەڵامی تر ئەمە ئەوەی دیاری نەکردووە
چۆنی چەندێکەوێ عەدەدی چۆن داڕژێتەوە مافوەرکی چییە حکوومەتی عێراق چۆنە بێ پابەند بێ بە مافەکانیەوە پێویستەکان ئێمە بەدەرنی لەو مەنزومە دیفاعی عێراقی دەبێ هەموو پێویستەکانمان چۆن بۆ سوپای عێراق دابین نەکرێت بۆ شێژ بۆ هێزی پێشمەرگە دابین بکرێت ئەمەش خاڵێکە ئێمە دایمەن کە گفتوگۆ کرێت لەسەر مۆزعانە بەڕێی من بە پێتە ئەم کاتێ من و تۆ پێکەوە دانیشتینە ئێمە دەستورێک کۆی کردوینێتەوە کە ئەم دەستورە هەموو خەڵکی عێراق دەتوانم بڵێم لە 1970 زیاتری دەنگی پێداوە و خەڵکی کوردستانیش بە قیادەی سیاسی کوردەوە ئەو کاتە لە 2005 هەمومان ئاگادارین هەموو وتیان مافەکان ئێمە لەنا ئەم دەستورە پارێزراوە لەبەرەوە بەڕێی من کە ئەم خەلەلانە دروستە بێت لەو ناوچانە کێشەکە خۆی لێرەیە هەرێکە و بەدیدێک دەستور تەماشاەوەی بۆ کات و تەماشایە کات و تەفسیریە کات ئەگەر ئێمە بین بە دەستوری عێراق ئیش بکەین ئەم ناوچە دابڕاوانە یان ئەم ناوچە جێناکۆکانە بەداخەوە ینی دابڕاو شتێکی زۆر ناخۆشە بەڵام بەدەست ئێمە نییە لە دەستورە ئەم ناوچانە کراوە بە جێی ناکۆک ئەگەر ئەمەش بین بە سوخوازێکە بەڕاستی زۆر هەڵەگری ئەگەر قسەی لەسەر بکەین بەڵام مەوزوعی ئەمە زیاتر ئەم شەو مەوزوعی ئەمنیە گەڕانەوەی پێشمەرگەیە و هەماهەنگی پێکەوە لەو سونەرانەی کە ناوی جێنە تاپان گەڕانەوەی پێشمەرگەش پابندە بە یاساوە بۆ دەسووری کە بەداخەوە ئەو ڕووداوانەی کە ڕوویدا لە عێراق بەگشتی و لە دوای شەڕی داعش و لێکەوتەکانی دوای ئەو وەزعانە و ئەو وەزعانەی لە هەرێمی کوردستان ڕوویداوە مۆزوعی ڕفراندۆم و تێکنەگەیشتنی حکوومەتی هەرێم و لەگەڵ حکوومەتی ناوەند دوای ئەو وەزعانەش بۆ هەماهەنگی پێکەوە ئێمە هەموو لەو سنوورانە بووینە بەڵام بە جۆرێکی تر کە کاتێکی شێزەکانی عێراقاتونەتە هێزی پێشمەرگە خۆتان نەزانن لە حدودی 150 ئەو ناوچانە ئێمە پاشەکشەمان کردووە باش ئێستا دوای ئەوە ئەگەر ڕخسەتم پامەکەم بگەێنم لە دوای ئەمەی کە ئەم ڕووداوانە ڕوویداوە لە 2007 ئێمە یەکەم کۆبوونەوەی لە بینی وزارەتی پێشمەرگە و وزارەتی بەرگری عێراق کە کراوە 4 ساڵی 2019 بۆ من خۆم بەشدار بوومە لە کۆبوونەوە کە لەسەر ئەو خاڵانە ڕێک کەوتین کەوا ئێستا 2 ساڵ و چەندی بەسەرا تێپەڕیوە خاڵانە جێبەجێ نەکەوە ئەمە خاڵە سەرەتایەکانێتی ئەو کاتێ ئەمە لە 4/2/2019 پێک هاتوین کە چەند ژوورێکی هەماهەنگی هەبێت لە بینی هێزی پێشمەرگە و هێزەکانی عێراق پاش 2 ساڵ و 3 مانگ اینجا تۆ سیر مەسەلەن چەندێک ئەشکال ڕووەداوە چەندێک بۆ نمونە زۆر جار ڕەنگە فەرماندەکانی هێزی پێشمەرگە تومەتبار بکرێن بەداخەوە یاخو مەسەلەن ئێمە ئەوان تومەتبار بکەین یاخوا هێزەکانی عێراق هێزی پێشمەرگە تومەتبار بکەن کە ناین ڕێک بکەین بەڵام بە بەردەوام بووینە بەردەوام بووینە بەڵام ئەو کۆبوونەوانە کە کراوە لە دوای ئەوە بۆ نمونە سەرەکی کۆبوونەیە کراوە 6 مانگی تر کۆبوونەیەکی تر نەکراوەتەوە ئەمە بەپێی ئەو هەلو مەرجانەی هەیە و هەنێک کاسسیتایە من ئەوەی کە خۆم بە وردی متابعە وەزعانە کردەوە بەداخەوە زۆر جار برادران لە ناو سوپای عێراق زۆر بە گەرم و گوڕی ناتونێتە پێشەوە من خۆم 1-2 جار لەگەڵیان دوای ئەوەش لەگەڵ قیادەی منطقەی کەرکووک بە ڕێنوێنی و فەرمانی وزارەتی پێشمەرگە لەگەڵیانە دانیشتوینە 2-3 جار تەنها لیژنە تەشکیل کراوە بۆ مەسحی بینی ئێمە و هێزەکانی عێراق کە بە شەرتێ خۆت تۆ لەسەر نەخشام هێزانە دیارە ئێستا هێزەکانی ئێمە بەپێی ئەحداسیان لە چۆن و هێزەکانی سنووری هێزی پێشمەرگی کوردستان ئێستا تاکوێ ینی کەوەی کە ئەم سنوورێکی لە منطقەی خانەقینەوە دەست پێکات تا چێتەوە نزیکی شنگال کە شنگال بەدەستی هێزە عێراقیەکانەوە بەگشتی باقی ئەم سنوورە بە درێژایی ئەم بۆشایە ئەمنەی پێڵەن لە بینی ئێمە و هێزەکانی ئەو بۆشایە ئەمنیە چەند کیلۆمەترگاگیەوە زۆر کیلۆمەتر ژمار بکرێت زۆرە ینی زۆرەکات دەتوانم بڵێ لە 600 کیلۆمەتر زیاترە بڵێن بۆ درێژایی لە خانەقینەوە تا چێتەوە منطقەی شنگال بەڵام ئەمەش شوێنەکانی لە هەنێ شوێن ڕنگ بێ هێزی پێشمەرگە و سوپای عێراق 200 متر لە یەکەوە دوور بن لە هەنێ شوێن ڕنگ بێ 10 کیلۆمەتر لە یەکەوە دوور بن ئەمانە هەمووی تاسیراتی سەلبی ئەو شوێنانی کە ئاوها فراوانە ئەو بۆشایە ئەمنیە سەبەبەکەی ئەمە حکوومەتی عێراقە یا بۆ نمونە پێشمەرگە و هەرێمی کوردستان بەپێی یاسا و دەستور ناتوانن لەوە زیاتر بڕۆنە پێشەوە یاخود هۆکاری سیاسی بەڕاستی لە پشتە ئەمەی کە من ئیشارەم پێدا ئەم لێک تێک نێگەیشتنە ئەم وەزعی کە هەمومان ناین بەپێی دەستوریش بکەین ئەمەوە ئاکات لەو شوێنانەی کە ئێمە لێین ڕبایەک زیاد بکەی ڕێمێزەکانی عێراق بڵێن پێشمەرگە هاتە پێشەوە یان ئەوان ڕبایەک زیاد بکەن ئێمە بڵێن نەها ئەوە خەرقرە لەو کاتی بڵێن لە دوای کشانەوەی هێزی پێشمەرگە لە چۆ جێگیر بووی نام و هێزەکانمان
ئەوانیش لە شوێنی خۆیان جێگیر بوون. ئێستا گەیشتینە سەر ئەوەی کە جەنابەت بۆ پرسیارەی یەکەمەکەت کە موضوعی هەماهەنگیەکانەوە گەیوتم ئێمە لەو مێژۆوە بەردەوامین وزارەتی پێشمەرگە لەگەڵ وزارەتی بەرگری عێراق بە بەردەوام لیژنەکان نەوڵەنداوە کۆبوونیان گەیشتونەت ئەم قۆناغی ئێستاکەوە 6 ژووری هەماهەنگی دانراوە کە ژووری هەماهەنگی لە بەغا و لاولێر هەبێت ئەمانە لیژنەی باڵا بن و 4 ژووری تر هەیە لە خانەقین کەرکووک مەخمور مووسڵ. ئەمە ئێستا پێک هاتوونەوەی مەخموری ژوابزانم یان دەست بەکار بوون یان لە مێک دو ڕۆژە دەست بەکار بن بە تاکید بەڵام ئەوەی خانەقین ئەوەی کەرکووکش من خۆم ئاگادارم دەست بەکار بوون ئەوانیش بە تاکید ینی خۆی وەکو ژوورەکە تەشکیل کراوە پێک هاتووە ماوە ئەفسەرەکان بچن لەوێ پەیوەندی بکەن. ئەوەی ئەفسەرەکانی سنووری ئێمە پەیوەندیان کردووە ئەوە سێم ڕۆژە بەڵێ داوامەکەن لە کەیوان لەگەڵ ئەو لیژنە هەماهەنگی لەوێ کە دەست بەکاربوون لیژنەیە کە مەسەرەن پێک هاتووە لە چەند ئەفسەرێکی هێزی پێشمەرگا ژمارەکە دیاری کراوە لە نێوان هێزی پێشمەرگە سوپای عێراق ئەو بۆ ئەو ژوورە بۆ ئەو ژوورە ئەمانە لێوە دەست پێەکەن. زۆر خەڵک باسی ئەوە کات مەسەلەن هەنێک بڵێن ئەوەی دژە تەعنەدا نابێ پێشمەرگە بگەڕێتەوە ئەوەی پێخۆشە ئەڵە پێشمەرگە گەڕایەوە. ئێمە لەگەڵ ئەویان پێشمەرگا بێت لەو ناوچەیە هەبێت لەبەر ئەو ناوچەیەکە چۆن عەرەب و تورکمانی لێ کوردیشی لێە چۆن عەرەب و تورکمان هێزی خۆشیان هەیە لەو ناوچانە ئەمە هەموو پێکهاتەکانی تایە هەر پێکهاتەیەک ئەگەر لەو سنوورێ لە وەزی ئەمنیەکەشا بەشدار نەبێت ئەمە هەست بە غوب نەکات لەبەرەوە دەبێ هێزەکانی عێراقیش مەسەن حکوومەتی عێراق و لەگەڵ حکوومەتی هەرێم ئەبێوە گۆیتم بگەڕێنەوە سەر ئەوەی بەپێی دەستور تاکو و کێشەی ئەو ناوچانە بەپێی مادەی ١40 چارەسەرەکرێت ئێمە ئەبێ لە وەزی ئەمنیە هەماهەنگ بین وە سوودیش بە یەکە گەینی خۆزانانی ئەو کاتانی کە ئێمە نزیک بوون لە یەک توانیمانە باشتر کۆنتترۆڵی ئەو ناوچانە کەین وای کە ئەوەی دووربین لە یەک وە کەمترین خەسارە لە هەردوو لامانە دێت چکۆ گوتم لە سەروی هەموو شێوە ئێمە ئەم پێکاتی ئەم هێزانی کە ئێمە ناوی دێنین هەمووی لە چوارچەوەی مەنزومەی دیفاعی عێراقیە بۆچی ئێمە لە یەکدا بڕاو بینیان دووربین باشی ئەم ژوورە هەمانگیانە ئەو پرسیارێکی جەنابێت خاڵی یەکەمیان ئەوەیە ئەمە جاری یەکەم شت لێک تێگەیشتنێکی زۆر باشە بۆ گەڕانەوەی بنتمانە بە یەکتر لە ناو هێزەکان لە بین هێزی پێشمەرگەوە سوپای عێراق خاڵی یەکەمیان خاڵی دووەمیان ئەم ژوورە هەماهەنگیانە هەماهەنگە بن لە ڕووی هەواڵگرێەوە گۆڕینەوەی زانیاری مەسەلەن لەسەر جموزوڵەکانی داعش کە لە هەر شوێنێکە هەبێت کە پێشتر ئەمە نەبووە کە ئێمە دووربینە لە یەک نەتوانانی بەڵام ئێستا ئەم ژووری هەماهەنگیانە خاڵە لەو خاڵە گرنگانیان ئەوەیەکەوە جارێکی تر معلوماتی هەواڵگری لەبێن یەکە ئاڵگۆڕەکرێت چیە و معلوماتانی لە لای ئێمە وەکو هێزی پێشونێکی زۆر باشە بە هەمان شێوە ئەو معلوماتانی لای هێزەکانی سوپای عێراقیشە ئەمە خاڵێکی زۆر گرنگە خاڵێکی تر کە زۆر گرنگە ڕەنگ بێ زۆر جار لەم سنوورە فراوانی کەمەوتم جموجوڵێک بوو بێت ینی یەکسەر گرژی دروست بووە لە شوێنە کاسەیرەکەی چەند هێزێکی عێراقی جوڵاکات ئەو خەڵکی لەوەیە ئاکاکە لە فلان شوێن عێراقیەکان هاتە پێیان کە بە هەمان شێوە کە هێزی پێشمەرگە جوڵەیەک بکات ئێستا ئەم ژوورە هەماهەنگیە ئاگاداری هەموو جوڵانە ڕێگەخات هەمووی ڕێگەخات لە هەر شوێنەکە مەسەلەن ئەگەر جوڵەیەکی هێز عێراقی بێت یان هێزی پێشمەرگا بێت ئەم ژووری هەماهەنگە ئاگادارە بن و هێزەکانی هەردوو لە ئاگادارەکەن لەبەر ئەوە ڕێی من ئەمە هەنگاوێکی زۆر باشنراوە و ئەبێ بەردەوام بین بۆ هەنگاوی دواتر هەنگاوی دواتر کە زۆر گرنگە و منی ژەمە پرسیارەکەم لەسەر ئەوە بێت گەڕانەوەی هێزی پێشمەرگی کوردستانە بۆ ئەم ناوچانە بەڕاستی ئەم میکانیزمە چۆنەوێت چکە بەڕاستی میکانیزمێکی قورسە و تا لە ڕابردوودا ئەم بەریەکەوتنانە هەبووە و ئەم بێمتمانەیە لە نێوان هەردوو لادا دروست بووە و هەندێک لە پێکاتەکان و نەتەوەکانی دیکەش ینی ئەم مەترسیان هەبوو بەرامبەر هێزی پێشمەرگی کوردستان و نەشیان شاردوتەوە ئێستاشی لەسەر بێ هەندێک پێکاتە نایشارێتەوە لە داهاتوو میکانیزمەکە چۆنە کە هێزی پێشمەرگی کوردستان بگەڕێتەوە لە ڕووی ژمارە لە ڕووی ئەو چەک و جوبەخانەی کە پێ بێ لە ڕووی ئەو ناوچانی کە بەدەستیەوە بێ بەڕاستی کاگاوڕێ ئەمە وەزی عێراق ئەگەر بێت و بە پێی پێک هاتە و ئەمە هەڵسوکەوت لەگەڵێکا بکەین بەڕاستی بەڕێی من زۆر قورسە و بەڕێی هەنێک تاکەکانی ناو پێک هاتەکان ڕنگ بەگەر بەدەستیانە بە ئێستا هەموو عێراقیەکان دن بە ملیەکە و تووشی ژەڕێکی ماڵوێران کەرمانەکەن ئەگەر بە بیرکردنەوەی هەنێ تاکی ناو کۆمەڵگای عێراقی ئەمە بەڵام من لەسەر شتا ڕسمیەکان قساکەم
مەسەلەن بۆ نمونە کە ئەم ژووری هەمانگیە پێک هاتووە لە دوای ئەمە کۆبوونەیەک بۆ لە قیادی عملیاتی مشترک لە بەغدا باڵێ بەسەر 16 خەڵک قسە کراوە لەگە سەرۆک وەزیرانیش کۆبوونەوە ئەوە لیژنەی ئەمانگیەکە بوو بەڵام ئەمە لە دوام لیژنانە بێ ئەم زۆر شتی دڵخۆشکەری تا من هەموو خاڵەکانیان بۆم نردۆ خوێندومەتەوە مەسەن خاڵی یەکەمیان ئەڵێ چقە دروستکردنەوە بە یەکتر خاڵی دووەم خاڵی لە خاڵەکان ئەڵێ ئێمە دەبێ ڕێز هەموو کاتێ ڕێز لە هێزی پێشمەرگە و ئەفسەرانە بژیرێکە لە ژووری هەماهنگەکانن و ڕێز لە هێزی پێشمەرگە بژیرێ لە چوارچەوە ئیکەوا هێزی پێشمەرگە بەشێکە لە مەنزومەی دیفاعی عێراقی و ئیشارەت بادە دەبێ هەماهنگگی تەواومان هەبێت لەو سنوورانی کە پێویستەکە پێکەوە بین ئەمانە بەڕاستی 16 خاڵە هەمووی هاتوۆتەوە هەمووی شتی ئیجابیە خاڵەکان بە ئیجابیە بینن من بە ئیجابی بینم کە بین لەسەر ئەرجی واقع جێبەجێ بکەین ئەم موزوعی کە باسی ئەوە کرێ پێشمەرگە ئەگەڕێتەوە هەنێ خەڵک ئەڵەیە من جۆم لێ بۆ لێ دوام بۆ خەڵکی ڕسمی نین بەڵام ئەوگۆ ئیشارەم پێدا تاکێکە لە ناو گروپێکە لە شوێنێکە ئەوش بە هەندوەر ناژیرە پێچ ئەڵێ بە پێی دەستور ناوێ پێشمەرگە بگەڕێتەوە ناوزوع گەڕانەوە نەگەڕانەوە نییە بە پێی دەستوریش ئەوەیە کە پێشمەرگە لە وەزی ئەمنی ئەو ناوچەداڕاوانەیە بەشدار بێت ئێستا ئەم تەفاهمە هەیە ئەمەی مەرحەلەی دووەم کە دێتە پێشەوە ئەوەی لە دوای ژووری هەماهنگەکان ئەوەی کەوا بەڕسمی اتفاقی لەسەر کراوە لە بینی وزارەتی پێشمەرگە لەگەڵ وزارەتی باشگیری عێراق هێنانی دوو لیوایە ئەم دوو لیوایە من کلێشەکەشم لایە بە دوو لیوای نوێ پێکە هێندرێ لە هێزی پێشمەرگە و لەگەڵ هێزەکانی عێراق لەگەڵ سوپای عێراق ئەم لیوانە لیوایەکیان لە سنووری کەرکووک تا خانەقی نەبێ و لیوایەکیشیان لە منطقەی بڵین ئەو بەری ئاو منطقەی دبس بەولاوە تاکوچێتەوە دەشتایی نینەوە ئەم لیوانە تەشکیلەکەشیان چواریە بێت چۆنە ینی چواری لەسەر ئەساسی ڕوباعی لە تەشکیلاتی ثلاثی و بڵین سی هەیە و چواری هەیە خۆتان زیاتر لێ بەڵێ ئەمە چواریە مەسەلەن دوو فەوجی هێزی پێشمەرگە لەگەڵ دوو فەوجی سوپای عێراق ئەمانە بەڵام تێکەڵەکرێن پێکەوە لە هەر شوێنێک فەرماندەیەکان ئەگەر ڕوخسەتم لە هەر شوێنێکە مەسەلەن ئەگەر ئامرەکەی لە جێیشی عێراق بوو جێگرەکەی لە پێشمەرگا بێت وەگەر ئامرەکەی لە پێشمەرگە بوو جێگرەکەی بە هەماشەوە ئەمە بۆ چوار فەوجە ینی دوو فەوج لە هێزی پێشمەرگە ئەبدرێەوە دوو فەوجیش لە هێزەکانی عێراق تێکەڵەکرێت تەنانەت ئەوەی کە من تەشکیلەکەم بینیوە ئەفسەرەکانی دیارە چەند ڕوتبەی چەنی تایەوە بڵێن چەند هەمووی دیاریکراوە ینی چەند عەمیدی تیا چەند عەقیدی تیا ئیتر ئەمە دوای ئەم قۆناغا بێ ئیشی لەسەر سوپایەکی بچکۆلێ بەڕاستی کاگی ئەمە بۆ ئەو ناوچانە دانراوە کە پێڵین ئەو بۆشایانەی کە هەیە یان جێ ناکۆک اینجا تۆسێکە مەسەلەن بەدیدی ئێمە وەکو کورد ئەمە خۆی لە خۆیان بەشێکە لە گەڕانەوەی پێشمەرگە بۆ ناوچانە خۆەوە تشکیل ناکرێت بێت لە هەولێر و سلێمانی دابدرێت بۆ مۆنتیقانەدا ئەندرێکەوە مەوزوعی ئەمنی مەترسی ئەمنی لەسەرەوە هەم لە هەمان کاتە ئەو بەشایانەیە کە لە نێوان ئێمە و سوپای عێراقەیە دیدێکی تر جۆم لێ بۆ تەسریحەدەن تەنها ئەمە شتێکی ڕەمزی ئەمانە بەداخەوە هیوادارم ئەڵێ ڕەمزیە لە برادرانی خۆمان لە کورد یا لە جۆم لێ بووە لە ڕاگەیاندن کاری خۆشمان و لە غەیری خۆشمان من جۆم لێ بوو من هیوادارم تکام وایە هەوڵ بدەین خوێندنەوەی وردمان هەبێ بۆ حەدەسەکانی کە لەم وڵاتە ڕووەدا بەڕێی من ئێمە لە ناو هێزی پێشمەرگەی و بەداخەوە زۆر داری ڕێن بێ ئێمە تاوانبار کراوێتین وەکو هێزی پێشمەرگە یاخود یەکێک بە ملیشیا ناومان بەریان یەکێک بە نیشتیمانی ئەمە وەکو هێزی پێشمەرگەی خوستان من بە ناوی هێزی پێشمەرگەی کوردستانەوە قساکەم یعنی هێزێک هەموو هەوڵدانی پارێزگاریکردن لەم خاکە بوو بێت پارێزگاریکردن لەم خەڵکە بوو بێت بۆچی ناوی بنەی نانیشتیمانی با تەشجیکەین من ناڵێم کەم و کوڕینە کەم و کوڕی هەیە بێ هەنگاوی ئەوە مۆزوعێکی ترە ئەگەر کاتمان نەبێت لەسەر ڕۆژ بەڵام ئەبێ هەوڵ بدەین ئەم وەزعال لەسەر خۆ بەهێمنی چارەسەری بکەین ئێمە لە ڕابردوو زۆر بیرمان کردەوە و هەنگاوماننا بەڵام گەیشتی نەچوو ئێستا ئەبێ پرسیار بکەین ئایا ئەم ناوچانەی کە ناکۆکی لەسرە بەدەست من و تۆ نییە ئەمە لە دەستور تەسپیت کراوە ئەڵێ ئەراضی متەنازع عەلەیها مادەیەکی دەستوری بۆ دانراوە مادەی 140 چارەسەری ئەم کێشاناکە لە مماتەڵەی ناوەنەی لە ململانەی تەسکی حزبایەتی ناوەنی هەر شتێکی ناوەنەی بەڵام گەیشتۆتە ئەمڕۆ چارەسەر نەکراوە مادەی 140 بە پێی پێویست تا ئێستا خۆی کە لە سێ قۆناغا بینێتەوە قۆناغی یەکەمیان لە 120 ڕێنبێ جێبەجێکرابێ ئەوەی کە تعویزی خەڵکە کە هاتوونە بۆ تعریب ئەو خەڵکانەشی کە کراونەوەکو کورد گەڕاندراونەتەوە دەبایە
تعویز بکرێنەوە تا ئێستا ئەمانەتوانە بڵێم ڕێمێ لە سەد من ئیش لەو مۆزاناکەم بەڵامەکان زانیاریمەیە لە 120 ڕێم بێت چێ بەچێکراوی اینجا تۆرە سێ قۆناغ بەشی تەطبیع و إحصاء إنجا استفتاء بكا يعني أمر حالنا هم لنا قناغي مادي صوت استلالة برا برأي من أو يزي بيش مرقا من وسين نظري قوم بدمك يزي بيش مرقا بو رأي قشتي وبو قيادي سياسي خوشمان وبو خلقي كردستان وبو همان كاد بو خلقي عراقش إما يز حاليكي ترمان لبيش نيا أبي هول بدين بأم هما هنجيا وبقفتوغو وباليكتياجيشتن وبيكوا لبروي إما اللي هيش تك سەر ڕایەوەی دەستور کۆمانەکاتەوە کە هێزێکین دەسواتچەوەی مەوزومی دیفاع عێراق لەیەکی تریشەوە هێزێکی هاوبەش کۆمانەکاتەوە کە داعشە کە داعش چۆن ڕەحم بە ئێمە ناکە ڕەحم بە هەموو عێراقیەکان ناکە حسابیشی نەکردووە لە ناو عێراقیەکانیشە چێ سونەیە چێ شیعەیە چێ کوردە چێ عەرەبە لە هەر شوێنێکە مەجالی بوو بێ خەرقی بەدەستکەوێت بۆشایی بەدەستکەوێت خەڵکە کوژێ لەبەر ئەوە ئێمە پێویستەکە بە عەقلانەتێکی نەرم دوور لە توندڕەوی تاوانبارکردنی یەکتر من لێرەدا نەنیشمەر بڵێم خەتای هێزە عێراقیەکانەوە هێزە عێراقیەکانیش بە هەمان شێوار نەڵێن خەتای هێزی پێشمەرگەیە بەڕێی من باشترین چارەسەر بەڕێی ئێمەوەکی هێزی پێشمەرگی کوردستان ئەم گفتوگۆیانەیە بەڵام ئەم گفتوگۆیانە مواڵە و تاخیربوونی تیان نەکرێت. ئەمە یەک پرسیار لە جەناب بکەم جەناب دامەژەت بۆدا کە بۆ نمونە زۆر جار گلەی لێواکرێ یاخود هەنێک جار تاوانبارتانەکەن بە هەندێک ئیتر هۆکاری حیزبی بێ سیاسی بێ لایەنداری بێ بۆ نمونە لە ئێستاە لەم هەنگاوی کەنراوە وەکو جەنابیشت ئاماژەت پێدا ئەم لیژنە هەمانگیانە یاخودەم ژوورە هەمانگیانە پێکێنراوە ئەوەی ئێوەکو فەرماندەکانی پێشمەرگە داوایەکەن وەکو هێزی پێشمەرگی کوردستان داوایەکەن پشگیریکردنە و دڵنیاکردنەوە و پاڵپشتی ئێوە وەکو هێزی پێشمەرگی کوردستان بۆ بەرەوپێشچوونی کارەکانتان لەناو فەرماندەکانی هێزی پێشمەرگی کوردستان لەناو سەرکردایەتی سیاسی هێزی پێشمەرگی لایەنە سیاسەکانی کوردستان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان پشگیریشی باشە بینن بۆ ئەم قۆناغە و لەگەڵتانن پاڵپشتانن بەتاکیت من لێرەشەوە تاکیت لەواکەمەوە ئێمە کەوەکو هێزی پێشمەرگی کوردستان وزارەتی پێشمەرگە کە لەگەڵ وزارەتی بەرگری ئەم گفتوگانەکە بە تاکید ئێمە تەوجیهاتمان ئێمە سەرۆکایەتی هەرێممان هەیە سەرۆکایەتی هەرێم فەرماندەی گشتی هێزستەکدارەکانە ئەنی بەڕای من ئەوانش بە باشتر ئەبێ لە سەرخەت بن لەگەڵ حکوومەتی هەرێم بۆ پشتگیریکردن لە وزارەتی پێشمەرگە تا ئێستا قەناعەتیشمایە بە بەردەوامی کردویانە و پشتگیر بوونە بەڵام پێویستەکە زیاتر چکە هەندێک گفتوگۆ هێڕێن بێ لە ئاستی باڵاترا بێت لەگەڵ بۆ نمونە وزارەتی پێشمەرگە پشتگیریەکی بە قوتری هەبێت لە سەرۆکایەتی هەرێم و حکوومەتی هەرێمەوە هەنگاوەکان بەرەو باشترە ڕۆ ئەوان تەقسیریان نەکردووە وەکو ئەوەی کە ئیشارەم پێدا هێزی پێشمەرگە بە توجيهاتی حکوومەتی هەرێم و سەرۆکایەتی هەرێم کە فەرماندەی گشتی هێزستەکدارەکانە بە تاکید توجيهات دەیە وەرەگیرێت اینجا کۆبوونەوەکانەکرێت ئەمە من ئێمە هیوادارین ئەمە کە ئیشارەم پێدا بەم شێوەی کە ئێستا بەردەوامە من گەشتبینم کە هەوڵ بدەین بگەینە چارەسەرێک و داوا لە هەموو لایەنەکانەکەم هەموو وزارەتی پێشمەرگە هەموو وزارەتی بەرگری عێراق کە کۆبوونەوەکان لەسەر ڕێخستنی ئەو لیوانە تاخیر نەبێت دوانەکەوێت بۆ کاتە باشترە توانین ئەو ناوچانە ئارامتر بکەین و ئەمێزانە باشتر ڕێک بخەینەوە و دڵنەوەیش بدەینە ئەو خەڵکان کێ ئەو کۆبوونەوەی بکەن و ئەگەر ئەو کۆبوونەوەی کرا بۆ دیاریکردنی ئەو چەند لیوایی کە جەناب دامەژەت پێدا هاوسەنگیەکە چۆنێ بێت چکە بەڕاستی ئێمە لە ڕابردووە تەجروبەیەکمانەیە لە ناو سوپای عێراقی کە فەرماندە و پلەدارەکانی کورد لە سوپای عێراقی زۆر کەم بوون و ناهاوسەنگ بوو بۆ ئەمە دڵنیایی چۆن وەرەگرن ئێوە کە ئەم ناهاوسەنگیە ڕوونەیە من لەسەر ئەم دوو لیوایە قساکەم منی زۆر دوو لیوایە کە پێکەێنرێ ئەم دوو لیوای وەکو یەکە بێت یعنی نیوە بە نیوە بێت گرنگەوە لە ئەفسەری لە بڵین مەراتبەکانی کە دێتە خوارەوە لە نایب زابتی لە عریفەکانی لە نایب عریفەکانی لە ئامری لیواکەی تاک وەگاتە ئامری حەزیرا نیوە بە نیوا بێت دوو فەوج لە پێشمەرگا بێت دوو فەوجی لە سوپای عێراق بێت تێکەڵ بە یەکەکرێت ئەمە هیچ ئەوەیەکی تیانە بڵێ بە پێی چکە کاتی خۆی لە بنیادنانەوەی وزارەتی بەرگری عێراقی بەڕاستی ئەوەش وەک خۆی جەبەجێ نەکرا بەداخۆ لەبەر ئەوەی دەبا بە پێی کەسافەی سوکان ینی خەڵک چەندێ احصایی بکرێت مەسەرەن بە پێی چەندێکت بەرەکەوێت ئەوە بەرکەوتۆ لەسەر ئەساسی ئەوەدا کرا بەڵام ئەم دوو لیوایە بەو شوێ نیە تشکیلەکەی لە ئاساسەوە نیوە بە نیوە تشکیلەکرێت بۆ ئەو ناوچانەی کە ئیشارە بێت ئەوە زۆر گرنگە باشە دواتر کە ئەم لیوانە پێکێنرێت دیارە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق ئەبێ وەکو سوپایەک لەوێ تەچیزیان کات لە ڕووی جبەخانە لە ڕووی
بۆ نمونە ئەو موچەی کە وەریەگرن و ئەو مەهامەی کە دەیاندرێتێ بە سوپای عراق هاوکارتانەکە و حکوومەتی عراق هاوکاریتانەکە یاخود وەزارەتی پێشمەرگە و حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕۆڵی هاوپەیمانانی شۆنە بێت لە مای بەڕاستی کاگیوان هاوپەیمانان مباشریش نەبێ غیر مباشر ئاگیان لە حەدەسەکانە و پێشیان باشە ئەم ڕێکەوتنە بکرێت پشتگیرن بە ئەو مۆزوعە بەڵام ئەوە نیە بەڵام بە بەردەوام لە هەموو کۆبنیەکە بەردەوام بەڵام ئاگاداری حەدەسەکان و پشتگیریشن بۆەوەی کە پێکەوە هەماهەنگ بین ئەم دوو لیوایە بە پێ و اتفاقی کە کراوە هەموو تەجهیزاتی لەسەر سوپای عێراق بێت سەر وزارەتی بەرگریە بێت موچەیان تەجهیزاتی چەک و تەقەمەنیان تەدریبیان تەنانەت ئەو ئالیاتانی کە بۆشیان دانراوە هەمووی سوپای عێراق وەکو هێزەکەی تر تەجهیزێکات و قەناعەتیشم وایە هەوڵە درێت تەنانەت شێوە تەنانەت لە جلوبەرگەکەش یا شێوەیەکی تایبەتی بۆ دابدرێت جیاواز لە هەم لە پێشمەرگە هەم لە سوپای عێراق بۆی تایبەت دیار بێ کە ئەم دیوایانە تایبەتن بەو ناوچانەی ناوێنین جێناکۆک ناوێنین بۆشایی ئەمنی تایبەتن بە ئەو شوێنانی کە داوامی دەکەن بەڵام و موچەیان بە پێی ئەوەی کە هەیە و من ئاگادارم بە تەشکیلەکەم بۆ ناردراوە لەسەر سوپای عێراق بێت و لەسەر وزارەتی بەرگری عێراق بێ هەموو شتەکان کاگ لیوە هیوایانی وتت ژمارەیان چەند ئەبێت ئەم چوار لیوایە حسابی ینی قەناعەتم وایە بە کۆی گشتی لە هەر لیوایەک لە سەروی 3600 کەس هەر لیوایەک باشە ئەم ژمارەیە یعنی توانین بڵین کافیە بۆ پاراستنی ئەمن و ئاسایش لەو ناوچانە یا فریێ ئەوە ئەکەون بە هەموو ناوچەکان ڕابگەنیا چۆنە بەڕاستی کاگ هاوڕێ من کە لە سەرەتا ئیشارەم پێدا ئەمە کە ئەم ژووری هەماهەنگی دروست بوو کە ئەم لیوایانەش تەشکیل کرا ئەمە زیاتر متمانە دروستەکان لە نێوانی ئێمە بەڕای من لەبەرەوە ئەبێ ینی حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی ناوەند لە هەموو ڕووەکانی ترەوە چۆن ئەمە تەنها کێشەمان لەسەر مۆزوعی پێشمەرگە نییە لەسەر لە ناو دەستوری عێراق کۆمەڵێ کێشەی ترمانەیە لەبەرەوە من قەناعەتم وایە ئەمە قۆناغی یەکەم کە ئەم متمانەیە دروست بوو ئیتر بۆ هەر حاڵەتێک بۆ کولی حادثین حەدیث هەر کاتێ مەسەلا بەڵام ئەمە هەنگاوی یەکەم شتی زۆر باشە ئەگەر ئەمانە کە بوو متمانە دروستە بێت تۆ ڕێم بێ و کاتە پێویست کە بۆ نمونە هێز پێشمەرگە لە زۆر شوێنی تریش چالاکی بکە ئەنی ئەمە گەیشتە تۆ با نمونەیەکت بۆ بێن ئێستا ئەمە دوو لیوامان هەیە ناوی لیوای پاسەوانی سنوورە زۆر جار کەس باسی ناکات ئەم دوو لیوایە مەسەن لە منطقەی زاخۆ هەیە هەتاکو دێتەوە لای منزریە و خانەقینوان ئەم سنوورانە هەمووی ئەم هێزانەی لێە ئەمانە بە ڕسمی سەر بە عێراق پاسەوانی سنووریان پێڵەن موچەیان تەجهیزیان تەسلیحیان و هەمووشی کوردن ئەوامریشان لە بەغاوەرە گیرێ یعنی ئەمە زۆر ئەتیادیە مەسەرەن بۆچی ئەمە کەس زۆر متابعەکەم کەس هەر باسیشی ناکات باشە خۆم بێزانە سەر بە عێراق هەموو سنوورەکانی هەرێمی کوردستانی ساوان پاراستویان بەپێی دەستوریش تەواوە لەبەرەوە من قەناعەتم وایە ئێمە ئەبێ هەوڵ دێن بگەڕێنەوە سەر دەستور ئەم متمانەیە ئەبێ حکوومەتی ناوەند و لەگەڵ حکوومەتی هەرێم دوور بکەونەوە لە هەنێک ململانی سیاسی ناتەندروست بێن بە پێی دەستور چی هاتووە لە دەستورە جێبەجێ بکرێت بەڵام نەک هەریەک بە دیدی خۆی دەستور خوێندنەوەی هەبێ بۆ دەستورە ئەگەر کەشەکە لە ڕووی سیاسیەوە لەبار بێت تا چەند ینی پاڵپشتە بۆ ئەوەی کە لە ڕووی سەربازی و ئەم هەمانگی جەناب داماژەی پێدەی بۆ ئێوەش بەرەو پێشوونی زیاتر بێنێتە کایەوە بەتەکیید زۆر باشترێ بێت بۆ نمونە ئێمە ئەگەر مەسەلەن بۆ ئێمەش و بۆ هێزە عێراقیەکانیش ئەگەر ئێمە ئەم متمانەیە دروست بێت لە بینمانە ئەم هەماهەنگیە هەبێت چ پێویستەکە ئەم هەموو هێزە لە سەنگەرا بێت منە ئەو سنوورە دوور و درێژەی کە من ئیشارەم پێیت هەموو سوپای عێراقی لێیە بە جۆرەکانەوە ئیتر مەسەلەن لانێ شوێنە شورتەی اتحادیە لانێ شوێنەکە ڕەنبێ حەشدی لێبێ لانێ شوێنە ئەکسەرەکەی سوپای عێراقا بە درێژایی ئەمەش هەموو پێشمەرگەی لێیە ئێمە گەر متمانەیە دروست بێت پێویستەکە بەڕای من ئەم هێزانە چۆن سەنگەر لێ کەوات وڵای و پرسیاریش کەشم لا دروست کاتە چارەنووسی ئەو هێزانی کە ئێستا لە ناوچە ژێناوەکانن چی بەسەر دێ بە حەشد و بە سوپای عێراق و بە کۆمەڵێک ئێمە گەر ڕێک بکەین ڕەنگ بێ ئەم هێزانە بتوانین لە شوێنێکی تر کە پێویستتر بێ بەکاری بێنین نەک سەنگەر لێ بگرین تۆ لە کوێی دنیاە بووە دوو هێز بە پێی دەستور و یاسای وڵاتەکە بە پێی دەستورەکەی هەردوو هێزەکە لە مەنزومەی دیفاعیە بێ لە ناو یەک
منزومەیە بێت بەڵام هەردووکیش سەنگەر لە سەنگەرا بەرامبەریە بوون. ئەگەر ئێمە متمانێت دروست بێت پێویست ناکە ئەو کاتا توانی تۆم هێزانە بیتەوە جارێکی تر ئامادەسازی بۆ بکەیت تەدریبی پێ بکەیت ڕایەنان و مەشقی پێ بکەیتەوە ئامادەی بکەیت بۆ هەر حاڵەتێکی تر نەخوازرا لە وڵاتە ڕوو بدات نەگەوەی کە ئێمە ئامادەکاریەکە بۆ بینی دوو هێز بێت کە ئەم دوو هێزە لە دەستوری وڵاتەکە تا هەردووکی یەک هێز باشکاگیوە لەسەر مەشق و ڕایەنانش ئەم دوو لیوایی کە پێکێنرێ مەشق و ڕایەنانیان پێکرێت باڵێ سەرەتا ئاخرێنە مەشق و ڕایەنانەوە مودەکەشیان بۆ دانراوە کە چەندێ مەشق و ڕایەنان بکەن و دوایی دەستێنەوە ئەو شوێنانی کە دەست بکات. باشە هەست سەبارەت بۆی کە جەناب داماژت پێدا ئەگەر ئەمە هەمانگیە پەرە بسێنێەوە سەرکەوتوو بێ لە نێوان حکوومەتی عراق و حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کادەتوانی هێزی پێشمەرگی کوردستان لە هەندێک ناوچە بجوڵێنی وە سوودی لێبینی ئەمە بۆ هێزی پێشمەرگی کوردستان پێشتر بۆ نمونە ئاسایش هەبوو لە ناو ئاسایشی بڵین حکوومەتی هەرێمی کوردستان بوو لە کەرکووک و لە ناوچە جێناکۆکان ئێستا نەماوە ئەوە بەڕاستی لە داهاتووە چارەنووسی ئەمان بە چیەکات چکە زانی ئەمانە لە ڕووی زانیاری و لە ڕووی هەواڵگری و سوودیان لێبیندێت ئەمانە ئەگەڕێنرێنەوە یاخود نەخێر ئەم مەسەلی زانیاری و پاراستنی ئاسایش و هەواڵگری ژەر بە ئەو دوولیوە مشتەرەکە سپێرێت ئەوەی تا ئێستا هەیە بەم شێوەیە کاگە هاوڕێ ئەو زوریان مانگیانە ئەم دوولیوایە ڕان بە قەنەعەتی من ئەو ئێزانی کە ناوتێنن هەمووی زەرورە تۆ سوود لە زانیاریەکانی ئەمەریگری دوای حاڵەتێکی تر دێتە پێشەوە ینی لەو ناوچانە بەڕای من لە دوایم قەناغانە ئەبێ وزارەتی پێشمەرگە لەگەڵ وزارەتی بەرگری عراقی لە هەنێ شوێنە بۆ متمانەی خەڵک لەو ناوچەیە بۆی هەموو خەڵک متمانەی بەم هێزە بێ هیچ یەکێ لە نەتەوەکان لە پێکاتەکان لەو سنوورانی کە پێ ئەڵێن ناوچەی جێناکۆک هەست بەغوو بن نەکە بڵێ ئەم هێزە خەڵکێکی ناوەیە بەمە پێویست واکە لە زۆر شوێن مەسەرەن بازگەی هاوبەشدا بندرێ بەڕای من ئەو هێزانەی تر هێزە ئەمنیەکانی تر لە ئایندەیە ئەگەر من هیوادارم بیکەن هێزی هاوبەشدا بندرێت لە بینی هێزە ئەمنیەکانە لە بنمونە هێزی ئاسایش لەگەڵ هەر هێزێکی تر پۆلیس بێ ئەمە کاتی خۆی لە کەرکووک هەمان هێزی مشتەرەکمان نەبوو فەوجێکە بوو پیان و شێری ئاڵتونی سەرەتا ئەمریکەکانی تابوو سوپای عراقی تا و پێشمەرگەی تا و پۆلیسیشی تابوو سەیتەرەکانی هەموو کەرکووک بۆ هێزە سپێردرا بوو دوایی کە هێزە ئەمریکەکان پاشەکشیان کرد لە عێراق هێزەکانیان کەم کرایەوە زۆر ئەتیادی تاک و شەڕی داعشیش ئەوە بەردەوام بوو هێزی عراقی تابوو و پێشمەرگی تا و پۆلیسیش تابوو دوایی کە هێزەکانی عراقیش کشانەوە لەو ناوچانە بە درێژایی شەڕی داعش ئەو هێزە هەرما بوو و تەنانەت لە شەڕەکانیشا بەشدار بوون لە شەڕی داعش کۆمەڵێ پۆلیسیان کە لەگەڵ هێزی پێشمەرگە و هێزە تێکەڵەیە بوو شەهید بوون ئەنێمە بۆ ئایندە من قەنەعەتم وایەوە ڕێی من خوێندنەوەم بە حەدەسەکان ئەمە ئەوە گەێنێت کە هەموو ئەو پێکهاتانە زیاتر هەست بە ئارامیەکەن کە بەو شێوەیە بێت ئەگەر ڕێک بکەوین لە خۆی هەست ضرورە بەڕاستی پێکێنانی ئەو هێزە مشتەرەکە بۆ پاراستنی ئاسایش و ئەمنیەتی هاوڵاتیان بەسەر جەم پێکاتە جیاوازەکان و چکە بینیمان لە ماوەکانی ڕابردوو لە کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان و جێناکۆکەکان ینی زۆمێکی زۆر لە خەڵکی کورد کرا زەویزاریان داگیر کرا ینی بە زۆر لە سەر ئەرز و ئای خۆیان دەرکران ینی کە ئەمەکو جەنابە دەڵی پێکێنرێت ینی متمانە ئەگەڕێنێتەوە و ئتمئینانێکی لای ئەم پێکاتانە دروستە بێ بەڕاستی بۆ هێزانە ینی ئێوە پشگیری ئەوە ئەکەن و باستان کردووە لە کۆبوونەوەکانە ئەمە بە تاکید منۆگەوتم کۆمەڵە پرس هەیە لەگەڵ عێراقا بکرێت مەسەرەن ئەم مەوزوعی ئەرزی کوشتتوکاڵی کێشەیەکی ئەساسیە بۆ ناچالە من باسی وەسی پێشمەرگاکی مەڵامۆزەکان زۆری پێکەوە گرێدرا تۆ سیرەکەی فەرمانێک دەرەچێت لە شوێنێکەوە سیرەکەم فەرمانەی ئاسایش نییە بەڵام ڕێ بێ تونندڕەوەیەکی نەتەوەی تیابێ یان تونندڕەوەیەکی مەسهەبی تیابێت هەوڵەدا مەسەلەن تۆ ئێستا ئەم کێشانە بۆ نمونە باشی زەویزارت کرد زۆربەی شوێن قرارەکانی مەجلیسی خیاتی سەورە هەڵوەشاونەتەوە بەڵام وەک پێویستدا نەبەزیێنراوە بۆ وزارەتەکان کە ئیش پێ بکەن زۆر کابینی جەناب دیشارەت بەو مۆزوعەدا من خۆم خەڵکی کەرکووک و خەڵکی ئەو شوێنانم کە لە عمقی ئەوەی کەوا مشاکلی لەسەر وەک پێویست نییە مەسەلەن انحیازەکرێت لە تەرەفێ بۆ تەرەفێکی تر کە تۆ لە 2023ەوە خەڵک ڕاوەتەوە بۆ بە ڕسمی ئەم زەویە بەدەست خاوەنە ئەسلەکەیەوە بووە ئێستا تۆ هاتووی لە دوای 2007 مەجموعەی خەڵکی بۆ دروستەکەی تواڵی وەڵا ئەمانە کاتی خۆی بەناویانەوە باشە بۆچی لەو ساڵانەی تر داوات نەکردو ئەمان خۆی کێشەکان لێرە دروستە بێ جام هێزانە کە لەوێ بن ڕەنگ بێ بۆ جێبەجێکردنی ئەو فەرمانانەش
مانە باشتر بزانن کەوا ئێستا ڕێم بێ بۆ نمونە بڵێم فەرماندەی فەوجێک لە شوێنێکە ئاگاداری ئەم شتانە نییە مەسەن کتابێکی بۆ دێ ئاڵێ بڕۆ لە فڵان شوێن بۆ نمونە زۆر جار مەسەلە لەسەر پەڵکانە دێنینەوە لەزار شتێکی لێە نازم وڵا زۆر جارجۆم لێ بێڵێن لە کوردستانی شەژێ هەروە نازانانی ڕاتەوە سەر دەیەکە و ئەڵێ من ئەوە تا عقدم هەیە ڕاستە عقدیە بەڵام ئەو عقدە بە پێ عقدی سەدام حوسێنە کام قەراراتی کام قوانی نەخواتین ئەو کاتە ئێستا تۆبی ئەو ئەزانی پێوەرگیتەوە بەڵام کە تۆ سەرەکی ئامر فەوجێک معلوماتی لەسەر ئەو وەزعە نیە کتابێکی بۆ ڕوا بۆ نمونە لە شوێنێکەوە لە دادگاوە ئەوەی دادگاش ئاخر یاسایی نییە من بۆیە کاڵم لە شوێنێکەوە بەڕستنی دادگا و وزارەتی زراعەت شوێنەکانی ئاگادار کردوێتەوە کە ئەمە نابێ هیچ گۆڕانکاریە بەسەرا بێت تاکو لە زمنی قانونی مادەی 140 یەکلاکرێتەوە بەڵام تۆ سەرەکەی کافسەرەکە شارەزایی بە منتیقڕێن بێ ئەو کتابە بخوێنێتەوە زۆر جار من پێمیان وتۆڵەن ئەمریکاڵەکە کە من کتاب ڕسمی پێەیە بەڵام کە دوایی وردەکاریەکی هەنێکیان هەیە تێگەن لێ ئەو کاتە تەڕەویستەکەن جێبەجێی ناکەن و ئەخود جوابی ئەو شوێنادن کە کتابەکەی بۆیان کردووە ئەڵێ ئەمە بەپێ ئەوە مەسەلەمە لە پەرلەمان هەیە لجان هەیە لە سەردان درراوە کە ئەمە ئیشی تیانەکرێن جا کە ئەم هێزانە تێکەڵ بوون ئەتوانن ئەو کاتە بێت ئەگەر چارەسەریش نەبێت کێشەکان کەمترە بێتەوە و ئامادەکاری کرێ بۆی لە ئایندەیە چارەسەری باشتری بۆ بکرێت. زۆر باشە من ئەمەوێ بێمە سەر مەسلەی یەکگرتنەوەی هێزی پێشمەرگی کوردستان کە ئێستا زۆر بە گەرمی لەلایەن وەزارەتی پێشمەرگی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها بە پاڵپشتی هاوپەیمانان بە دیاریکراوی ئەمریکا و بریتانیا دەیانەوێت ئەم پرۆسەیە خێرا بکەن. یەکگرتنەوەی هێزی پێشمەرگی کوردستان و تۆکمەکردنی و پاڵپشتیکردنی لۆجستی ئەم هێزە لەلایەن هاوپەیمانانەوە تا چەند کاریگەرە بۆی کە لە داهاتووە ئەم مەسلەی کێشەی ناوچە جێناکۆکەکان و پێکێنانی ئەم هێزە مشتەرەکە پاڵپشتیشی باش بێت وە سەرخستنی پرۆسەکە بێت لە داهاتووە بەڕاستی. بڵاکە کاوڕێت مەوزوعی یەکگرتنەوەی هێزی پێشمەرگا لە ڕابردوو و ئێستا و بۆ ئایندەش بەڕێی من وەکو هێزی پێشمەرگە قساکەم ئێستا ئەو هێزانی کە لە لای من ئەکەبینن بەشێکی زۆریان هێزی هاوبەشن ئەو لیوانە بە وزارەتی پێشمەرگن ئەوەی کە من قوتابە ئەم کردووە قەنەعەت کاگەر لیان بگەڕێن هیچ یەک کێشیان نیە ئەنی زۆر جارجۆمان لەبێ هێزی پێشمەرگە بەیەکەوەی دارنە کەشتیوان نیە من زۆر بە ڕاشکاوانە لێرە قساکەم لەسەر هێزی پێشمەرگە چکە هێزی پێشمەرگا ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستاژین ئەم ناوچەیە هەموو کاتێ بە مشکلەیە هەرێمێک بی هەرچیەک بی هێزێکت پێویستە پارێزگاری لێ بکەوە ئێمە بە پێی دەستور ئەم هێزی ئێمە بۆمان هەیە ئەم هێزەمان هەبێت لەبەرەوە لەسەر خۆمانە ڕێکی بۆشوانێت تۆکمێکی بێ من خاڵی یەکەم ئەڵێم لە پێش هەموو لایەکەوە هێزی پێشمەرگە قساکەم دوور لە تەتەڕفی حزبی بەیەکێتی و پارتی متمانەیان بەیەک بێ بۆی خستنەوەی ئەپێز وابێ هەنگاوی جددیتر بنێ خاڵی جەوهەر ئەوەیە بەڕاستی ئەمە حقیقەتە و ئێمە ژۆک هێزی پێشمەرگە ڕزگارمانە بێت لەوەی خەڵک بەنان نیشتیمانیمان بزانیان بە هێزی بەداخەوە ئەنێ خەڵک ئەڵێ هێزی پێشمەرگە هێزی میلیشیا لەو ڕوانگەیەوە ئەڵێت بۆچی مەسەرەن ئێستا لێەوە هێزی پێشمەرگە هەفتا هەیە هەشتا هەیە بەرگری هەیە زرەوانی چەناب دڵی لە لیوە هاوبەشەکانم هیچ کێشەیەکمان نیە ئێمە ماوەیەکی زۆرە ئیش لەسەر ئەماکرێت لە تقریبا نتوانم بڵێم لە حدودی نزیکی 2010 بۆ ماوەی 11 ساڵە چێت کە ئەمە دەستی پێکراوە خۆشبەختانە ئێستا گەیشتۆتە ئەوەی ئێمە تا ئێستا نزیکی 16 لیوامان هەیە لەسەر وزارەتی پێشمەرگە زۆر باش ئەم لیوایانە هێزەکانی هاوپەیمانان لە دوای کە لە شەڕی داعش توانا و قودرەت و کانیات و ورە و دڵسۆزی هێزی پێشمەرگیان بینی بۆ پارێزگاریکردن لە خاک بۆ جێبەجێکردنی ئەوامری سەروی خۆی و بۆ شەڕە قورسانی کە تووشی بووین بۆ وەزع خراپەی کە هەمان بوو ئەمان گەیشتەوەی کە ناوی هێزی پێشمەرگە زۆر جار کە تۆ سێرەکەی هاوپەیمانێتێکی نێودەوڵەتی ئەمە لە سیاقاتی ڕسمی دەولیە 60 دەوڵەت هاوپەیمانێتێکی نێودەوڵەتیان کردووە بۆ شەڕی دژی داعش هێزی پێشمەرگە تۆ دەوڵەت نیت هەرێمێکی بەڵام هێزێکی ئەمری واقع هەبوویتە دەور و تاسیرتە بۆ زۆر جار لە زۆر وڵاتی کە ئەندام بۆ لە ناو ئەو هاوپەیمانەتی هێزی پێشمەرگە لە زۆر شوێنە ناوی زیاتر هاتووە زۆر جار بینیتان لە ئاستی باڵای فەرماندە سەربازیەکانی وڵاتەکان لە ئاستی ڕئیسی دەوڵەتە هاتن بە نمونە ڕئیسی فەرەنسی هات لە سەنگەرەکانی پێشمەرگا لەبەرەوە ئێمە دەبێت خۆشمان مەسەرەن
هێزی هاوپەیمانان بەڕاستی من لێرەوە سپاسی هێزەکانی هاوپەیمانانەکەم لەبەر هێزی هاوپەیمانان زۆر لەگەڵمانە بوونا مەسەرەن ئەوە هێزی هاوپەیمانان هاوکاری ئەمەیان کردووە وزارەتی بەرگری عراقی هاوکاری نەکردین کە خۆمان لە زمانی مەنزومەی دیفاع عراقینە وایە هەبوو پێداویستەکانی ئێمە لەلای ئەوانەوە باتایە بەڵام ئەمان بە شەڕی داعشەوە ئەمان بۆمانیان دابین کردووە لە یەکگرتنەوەکەشە ئێستا لەو کاتەی شەڕی داعشەوە ماوەیەکی زۆرە هاوپەیمانان ئەمریکیەکان بەریتانیەکان و ئەڵمانەکان و وابزانم هۆڵندیەکانیشان لەگەڵت چوار دەوڵەتن ئەمان لیژنەیەکیانێ لە زمنی چاکسازی هێزی پێشمەرگە بۆ یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە من لێرەوە بەڕاستی چدای وەکو هێزی پێشمەرگە ئێمە داوامان ئەوەیە و ئێمە هەماهەنگین لەگەڵ پیادەی سیاسی خۆمانە ئەبێ هەنگاو بنین و ئەوەنەی خوێندنەوەمان بۆ حەدەسەکان هەیە ئێمە تا چەندێک پێکەوە بوو بێتین و نزیک بوو بێتین و باشتر یەکگرتوو بێتین قازانجەکانمان زۆرتر بووە بەڵام کاتێکیش لێرە و لەوێ شتێک بووە کە یەک نەبووینە زەرری گەورەمان ئەبێ دوور بکەوینەوە لەوەی بەڕێی من ئەبێ لەو عقلیەتە دەربچین ئەم هێزە خەتای چێ بوو لێرە هیوارڕەش ئەبێ مەسوولەکەی سەر بە چه حزب بێیان دەوێیان کاکڕێ فەنسوولی فلان وحدێ سەر بە چه حزبێک ئەبێ هێواشەوە بدەین لەمە دەربچین و ئەم هێزانە ئێستا ئامادەکاری هەیە بۆ ئەوەی کەوا هەنگاو خێراتر بەڵێ بەردەوام بین لەسەر یەکگرتنەوەی دیواکان لەسەر خۆ بەس من یوادارم تۆزێ خێراتر بکرێت بۆی میکانزمەکەی خێراتر بکرێت چکە من قەناتم وایە سوود زیاترە بینین و گەر میکانزمی یەکگرتنەوەکەمان خێراتر بکەین هێزەکانی هاوپەیمانانی زیاتر هاوکارمانە بن چکە من ئەلێرەوە ئەیڵێن هێزەکانی هاوپەیمانان زیاتر لەگەڵ ئەویان کە پشتگیری و هەماهەنگی و دەعمی زیاتری ئەو هێزانە بکەن کە یەکگرتوون و پێکەوە کاگەوە من زۆربەی پرسیارەکانم کرد نازانم ئەگەر شتێکم بیرچوو بێ سەبارەت بەو ژوورە هەماهەنگیانە و هەروەها کاری داهاتووی ئەو لیوە هاوبەشانە لە ناوچە جێناکۆکەکان و گەڕانەوەی هێزی پێشمەرگی کوردستان بۆ ناوچە جێناکۆکەکان سوپاس دەکەم ئەگەر جەنابەت دواپەیام و هەر شتێک کەما بێت ئاماژەی پێ بکەیت سوپاس دەکەم من دواپەیامم بۆ پیادەی سیاسی کوردستانە هیوادارم بەڕاستی لەم ڕۆژانەی کە جۆمان لێبێ من لە سەرەتاوتم لە سەرێزی پێشمەرگە قساکەم بەڵام بەڕاستی هەنێشتە بینین لە ناو ڕاگەاندە کوردەکانی خۆمانە ینی وای لێ هاتووە میلەتەکەمانی تووشی قەلەقی کردووە بەڕاستی لەسەر مۆزوعی موچە شتێک دێتە پێشەوە لەگەڵ ڕێزی زۆرم چەندەندان پەرلەمانێک ڕۆن لە ناو ستۆدیەکایتر شت نامێنە نێڵێن و تومەتبارکردنی من لێرەوە داواکەم لە پێشەوە لە هاوسەرۆکەکانی خۆم داواکەم بۆ کوێچێتی نیشتیمانی کوردستان اینجا لە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لە سەرۆکایەتی هەرێم لە سەرۆکایەتی پەرلەمان و حکوومەتی هەرێمیش تکام وایە هەوڵ بدەین ئاگامان لەم حەدەس و ڕووداوەکان بێت وەزعکەوە نییە ئێمە ئەمەنا خەریکی یەک بین بەڕێی من لە هەموو بوارەکانی ئێمە ئەبێ هەوڵ بدەین زیاتر لە یەک نزیک بکەینەوە و بۆ ئەم ڕۆی میلەتی کورد گرنگە ئەم حکوومەتی هەرێمەی کە هەمانە بە خوێنی هەزاران شەهید دروست بووە سەرڕای ئەوەی کەوا ئێستا کۆمەڵی خەڵک لێ ناڕازێ هیوادارم کاری وا بکەن کەوا خەڵکی کوردستان لێ ڕازی بێت و پێشنیاری شەکەم هەچی بکرێت دێمە هەوڵ بدەین هێزی پێشمەرگەی کوردستان باشتر ڕێک بخەینەوە ئامادەسازی بکەین و حکمی ناوچەکە هەوڵ بدەین خۆمان ئامادە بکەین بۆ ئەو ئایندەی کەوا لە پێشمانە دێتە پێشەوە هیوادارم هەمومان پێکەوە ئەو قۆناغا تێپەڕێنین و بەرەو ئایندەیەکی گەشتر هەنگاو بنین وەجارێکی تر لێرەوە حرمەتم بۆ هەموو هێزی پێشمەرگەی کوردستانە کەوا ئەزانم من ئەزانم چەندێک ئەرکیان قورسەوە چەندێ ماندوون و دڵنیاشانەکەمە هەمومان پێکەوە بۆی هەوڵ بدەین هێزێکی باشتر و هەنگاوی باشتر بنین بۆ ڕێخستنەوەی هەموو ئۆرگانەکان لە هەرێمی کوردستان. ئێمەش ئەو پەڕی سڵاومان هەیە بە گەرمی بۆ سەرجەم هێزی پێشمەرگەی کوردستان بە بێ جیاوازی و ئێمە وەکو ڕاگەیاندنکاران و کاری میدیایی هەمیشە بە بەرپرسیارانە مامەڵاکەین لەگەڵ ڕووداوەکان و پشگیری لە هێزی پێشمەرگەی کوردستانەکەین کە هێزێکی نیشتیمانی و پارێزەری ئەم خاکێ. سوپاس بۆ زۆر بەڕێزی و هیوا عەبدوڵڵا لێپرسای میحوەری چواری هێزی پێشمەرگەی کوردستان کە لە بەرنامەی پانۆراما لە ستودیۆ لەگەڵمان بوو. سپاس. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵخێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ.